بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەو لە بەرنامی ئەمڕۆدا قسە لەسەر میدیا و بەرپرسیارەتی دەکەین قسە لەسەرەوە دەکەین تا چەند میدیا لە کوردستان ڕەچاوی بەرپرسیارەتی و کۆمەڵایەتی کردووە قسە لەسەرۆکەی میدیا ئایا ڕۆڵی هەیە لە زیادبوونی تاوان و کێشە کۆمەڵایەتەکان بە میوانداریێک لە بەڕێزان دکتۆرە نەزاکەت حسێن سکرتێری لیژنەی داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان لە سەدیکای ڕۆژنامەنووسان کە لە ستۆری سەرەکی لەگەڵمان هەروە لە هەولێرەوە دکتۆر سادق سەرگەتی مامۆستای زانکۆ تاوتوێم پرسە دەکەین سەرەتا گرافیکێک دەبینین کە بۆ چوونی چەند کەسێک کە لەبارەی میدیا و بەرپرسیارەتی دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەین. جارێکی تر سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان دکتۆرە نەزەکەت بەخێر بێنە سەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین و قسە لەسەر بەرلۆی کە بینە سەر کەموکوریەکانی میدیای کوردی بە دیاریکراوی بەرپرسیارەتی میدیا بەرامبەر بە وەرگرەکانی چییە؟ خۆی بەرپرسیارەتی میدیا بەرامبەر کۆمەڵێک شتە تەنها بەرامبەر وەرگر نییە. میدیا ئەگەر بەومانە میدیایە بێت کە بۆ پێداویستی کۆمەڵگە و بۆ پێداویستی نیشتمان و بۆ پێداویستی فەرهەنگ و کولتور و پەروەردە و ناسنامەی نیشتمانی و نەتەوەیی تاکو بێت ئەبێ ئەم ئەرکە بۆی دیاری بکرێت. یعنی ئێمە ناتوانین بڵێن ئەبێ میدیا ئەرک بگێڕێ. میدیا مؤسسەیە و میدیا دەستگایەکە و میدیا دامەزراوەیە کە لە وڵاتە وەکو دامەزراوەکانی تری پەروەردە و دامەزراوە ئۆرگانە کۆمەڵایەتیەکان و ئۆرگانە پەروەردەیەکان و ئۆرگانە ئیداریەکانی تر. ئەگەر بڕیار بێ کە ئێمە داوای ئەرک بکەین لە میدیاوە ئەرکمان دوێ لە میدیا بێ ئەرک بۆ میدیا دیاری بکەین و ئەو ئەرکەش لە میدیا لە وڵاتە بە سیستم دیاری ئەکرێ بە یاسا دیاری ئەکرێ بە بۆرد دیاری ئەکرێ بە ئیتیک دیاری ئەکرێ. لەبەرەوە میدیا فعلەن ئەبێ ئەرکی هەبێەوە ئەگەر تۆ ئەرکت بۆ دیاری نەکرد وەکو ئەوەی کە ئەمڕۆ ئەیبینین لەم هەرێمی کوردستانە کە هەر میدیایەک بە ئاراستەیەک و بۆ ئەرکێکی جیاواز ئیشەکات ئەو کاتە فەوزایەک دروستە بێ و ئەو ئەرکانە بە ڕێژەیەکی باش ناچنە خزمەتی نەتەوە نیشتمان و بەڵێنی مەبەست لە چی چۆن ئەرک دیاری بکرێ ئەرکی میدیا ینی میدیا بێ ڕێک خرێ بەڵێن میدیا بێ ڕێک خرێ لەو نیشتمانە
وەکو چۆن تۆ مؤسساتی پەروەردە دامەزراوە پەروەردەیەەکانی وڵاتت ڕێک خستووە بە بوونی وەزارەتێک و بەبوونی یاسایەک و بەبوونی سیستمێک کە پێویستە پەروەردە ئەم ڕۆڵانە بگێڕێ لەم قۆناغا ئەو ڕۆڵە بگی بێنێ لەو قۆناغا وەکو چۆن زانکۆکان ئەرکرد بۆ دیاری کردووە لە ژێر لائحەیەکی وەزارەتێکە یان لە ناو سیستمە حکومڕانیەکە میدیاش نابێت لە دەرەوەی ئەم سیستمە حکومڕانی یاسای کاری ڕۆژنامەگەریمانەیە لە کوردستانەمە ئەرکی میدیاوە پرسیارەتی میدیاشی دیاری نەکردو لە کوردستان خۆی ئەو یاسایە کەم نییەوە خراب نییە یاسایەکی باشە بەڵام ئەو یاساش پێویستی بە ئەپدەیتکردن هەیە و ئەو یاساژ ئێستا لە ئاست ڕێکخستنی ئەو فەوزا و ئەو ژمارە زۆرەی کەناڵی ڕاگەیاندنانە ئەگەر ئێمە سەیری یاسای چاپ ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان بکەین یاستایەکە باشە و توانیوێتی لە کاتی خۆیان بە شێوازێکی باش دەروێەوە تا ڕادەیەکی باش توانیوێتی ئازادی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانە فراهەم بکە بەڵام ئەوە تەن ئەوە بۆ ڕێکخستنی پەخش ئێمە بۆ میدیای پەخش بینرا و بیستراو و بۆ سۆشیال میدیا و بۆ جۆرەکانی تری میدیا کە ئەمڕۆ لە وڵاتە هەن و بۆ ئەو ژمارە زۆرەی میدیا لە هەرێمی کوردستانە ئەو یاسایە لە ئێستادا ئیکتیفا ناکات بۆ ڕێکخستنی کاری ڕۆژنامەوانی بۆ ڕێکخستنی کاری ڕۆژنامەنووس بۆ پاراستنی ماف و ئەرکەکانی دوای یاسایی کە دەرچووتەنە باقی زیاتر بە ڕۆژنامەی بەڵێ زۆرتر بۆ نووسراوە لە کاتێکە ڕۆژنامەی کاغز لە کوردستانە لە پاشەکشی ڕەنگە کەمی مابێت خۆی چەند ڕۆژنامە لە پاشەکشا بێت و چەند بوارێکی میدیا لە پاشەکشا بێت هێشتا وەکو ئێمە بوونی میدیای چاپکراو نەگلای ئێمە لە جیهانی شاماوە لەبەرەوە ئێمە لە بایە خێو یاسایە کەم ناکەینەوە بەڵام ئێمە پێویستمان بە یاسایەکی گشتی ڕاگەیاندن هەیە ئەم یاسایش دەبێت هەڵقوڵاوی سیستمێ بێ کەواتە تۆ دەبێت میدیاکە بخەیتەوە ناو سیستمە حکومڕانیەکە و لەوێەوە ئیتر وەکو ئۆرگانێک لە ئۆرگانەکانی تری کۆمەلگە ئەم میدیایش یاسای بۆ دیاری کرێ بۆ ڕۆژنامە دیاری کرێ بۆ رادیۆ دیاری کرێ بۆ تەلەڤیزیۆن دیاری کرێ بۆ سۆشیال میدیا بۆ سایتە ئەلکترۆنیەکان دیاری بکرێ هەتاوەکو لەوێەوە کە تۆ ئەتوانی وەکو چۆن ئەرک بۆ ئۆرگانەکانی تری وڵات دابنیت ئەرکدانێ بۆ میدیا ئەبێ بەرپرس بێ بەرامبەر کولتوری کۆمەڵگە بەرپرس بێ بەرامبەر فەرهەنگی کۆمەڵگە بەرپرس بێ بەرامبەر ناسنامە بەرپرس بێ بەرامبەر پرسە نەتەوەییەکان بەرپرس بێ بەرامبەر سیاسەتی نەتەوەیی ئەو کاتە توانی میدیا بخەیتە ئەو خزمەتەوە ئەگەر وانە ئێمە 15 ساڵە باز لەواکەین میدیاکان بۆ ڕۆڵ ناگێڕن و 100 ساڵی کەش باسیەوە بکەین ئێمە قسە بکەین میدیا ئەرک بگێڕێ میدیا بە خودی خۆی ئەرک ناگێڕێت چونکە میدیاکان ئێستا یەکان لەژێر چەتری یا کەسێکان یا حیزبێکان بەس وتت فەوزا هەیە ئێستا لە میدیای کوردی پاشاگەردانی هەیە لە میدیای لە ژینگەی میدیای کوردیا لە هەرێمی کوردستان پاشاگەردانیەکە بەوەی چییە؟ بەهۆی ئەوەی بۆ نمونە میدیا ڕێک نەخراوە بە یاسا بەو شێوازە ئیشی میدیا ڕێک نەخراوە هەمووی لەژێر چەترێکی بۆردێک و مؤسسەیەکە ڕێک نەخراوەکە کە ئیدارێ بکات و لە ناو سیستمی حکومڕانیەکە میدیا نەبووەتە بەشێکە ئەرک بۆ دیاری بکرێت بۆشایی یاسایی هەیە بۆشایی ئیداریمان هەیە خاوەنداریەتێکی شپرز لە هەرێمی کوردستانە هەیە لە خاوەندارەتی حیزبی و بیگرێت تا خاوەندارەتی سێبەر و ئەوەتانە ئێمە میدیای ئەهلی کە هات بۆ ئەوە هات کە تۆزێ لە قۆرخکاری میدیای حیزبی کەم کاتەوە بەڵام میدیای حیزبی توانی پاشەکشە بە میدیای ئەهلی بکە ئایا بەشێکی خەتای خۆی بوو میدیای ئەهلیکە نەیتوانی فۆرمێکی سەرکەوتو بکا بەڵام ئێستا سیرەکەن ئەوەتانە لە خاوەندارەتی حیزبی و بەرەو خاوەندارەتی دەم و چاونادیار و سێبەر ئەڕواکەواتە فەوزاکە لە زۆر ڕوەوە هەیە دواتر قسە لەسەر مەترسی میدیای سێبەری شەر دەکەین لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی کوردستان دکتۆر زۆر سپاس بۆ بەڕێزیشتان سەبارەت بە میدیای کوردی تا چەند ڕەچاوی بەرپرسیارەتی کردووە یاخود ئەو تاوانە نەچین ئەو تاوانانی کە بە تاوانی ڕاگەیاندن دادەنرێن و ئێمە ئەمڕۆ لە میدیای کوردی دەیان بینی بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ تاوای بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان و هەروەها بە خێراتنی بەڕێز دکتۆرە نەزاکەت دەکەم میوانی بەرنامە زۆر سپاس دیارە کە ئێمە باس لە بەرپرسیارەتی یەکەین بەرپرسیارەتی بە شێوەیەکی گشتی پێناسەکەی بۆ شێوەیە کراوە کە بریتیە لە دەستنیشانکردنی ئەرک و چالاکیەکانی ڕێکخراوەکان بەرامبەر بە کۆمەڵگە و ئەنجامدانی ئەو بەرپرسیارەتی کە لەسەر شانیانە بۆ جێبەجێکردنی بەرژەوەندیەکانی تاکەکانی کۆمەڵگە و هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بەڵام کە دێنە سەر بەرپرسیارەتی ڕاگەاندن واتە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی ڕاگەاندن کە بابەتێکی زۆر گرنگە ئەم مەسەلە و پرسی بابەتی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی ڕاگەاندن
کۆمەڵی قۆناغ سەری هەڵا کە ڕاگەاندن پیا تێپەڕ سەرەتا قۆناغی دەسەڵاتداری بوو کە ڕاگەاندن بە هەموو شێوەیەک بەرزەفت کرابوو کانەوەترت قۆناغی دەسەڵات سیستمی و تیۆری دەسەڵاتداری پاشان قۆناغی لیبراڵی سەری هەڵاکە ڕاگەاندن قۆناغێکی ئازادی هاویش وە بە تایبەتی لە قەرنی 16 و بڵێن 19 بە دواوە بە تایبەتی تریش لە وڵاتانی وەکو بەریتانیا ئەوانە بەڵام قۆناغێکی تر هاتە ئاراوە کە ئەویش بریتی بوو لە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی ڕاگەیاندن واتە ڕاگەیاندن گەر بە شوێکی زانستی پێناسی ئەم بابەتە بکەین بریتیە لە کۆمەڵێک بمورن کۆمەڵێک بنەما و پڕەنسیب کە ڕاگەیاندن و دامەزراوەکانی ڕاگەیاندن چ نووسراو بێت چ بیستراو بێت چە بینراو بێ پابند دەکا بە ئەنجامدانی ئەو ئەرکانەی کە لە خزمەتی بەرژەوەندیەکانی گشتی هاوڵاتیانن واتە لە خزمەتی ئەو هاوڵاتیانن کە لە ژینگەی کاری میدیاییان لێرەوە دەگەیت ڕاستی کە میدیا کاتێک لە هەر لە تاوە هەتا ئێستا ئەرک و بەرپرسیایەتی خۆی بۆ دیاری کراوە واتە ئێمە ئێستا لە زانکۆ لە ناوەندەکانی خوێندن قوتابیان و ڕۆژنامە نووسەکان فێرەکەین و پێیان ئەڵین کە ئەرکی ڕاگەیاندن چییە و ئەم ئەرکەش لە سەرەتاوە لە ڕۆژنامەگەریەوە ئەرکی جیاواز بووە زاناکان بە شێوەی جیاواز باسییان کردووە کە ڕادیۆ هاتووە ئەرکەکانی فراوانتر بوون کە تەلەڤیزیۆن هاتووە ئەرکەکانی پەریان سندووە ئێستش لە زەمەنی سۆشیال میدیا و میدیای ئەلکترۆنی کۆمەڵێک ئەرکی تر هاتووەتە ئاراواتە لە سەرەتایی سەرهەڵانی ڕۆژنامەگەری و ڕاگەیاندنەوە هەتا ئەمڕۆ ڕاگەیاندن هەروەکو چۆن بە کۆمەڵی قۆناغی جیاوازە تێپەڕیوە بە هەمان شێوە ئەرکەکانیشی گۆڕانکاریان بەسەر هاتووە بە پێی ژینگەی کارکردن و جۆری مڵکداری و سیستمی سیاسی و هەتا دوایی بەڵام جۆری ئەنجامدانی ئەم ئەرکانە کێشەیتیایە دێمە سەر پرسیارەکەی جەنابەت ینی بۆ ئەوی بناغەیەکی ئەکادیمیمان هەبێ بە وەڵامەکە بۆیە کاتێک کە ڕاگەیاندن ئەو ئەرکە زانستیانەی دەستنیشان کراون لەلایەن پسپۆڕانی ڕاگەیاندنەوە ئەنجام نادا بە شێوەیەک لە شێوەکان ڕوبەڕووی لێ پێچینەوەی یاسایی ئەبێ ببێتەوە واتە بە شێوەک لە شێوەکان لە ئاستی جیاواز و بە شێوازی جیاواز بە تاوان لە قەڵەمەرێ بەڵام ئەوانش جیاوازن هەروەکو چۆن ئەرکەکان جیاواز بەڵێ دکتۆر دواتر گەڕێم و لای بەڕێزت ئەگەر سەمان بۆ لەسەر چەند نمونەیەکی سەبارەت بە تاوانەکانی ڕاگەیاندن لە میدیای کوردیدا دەگەڕێم و لای بەڕێزت دکتۆرە نەزاکەت سەبارەت بۆی کە بەڕێزی وتت پێویستمان بەڕێخستنی میدیا هەیە لە کوردستانە ئەمە بمانەی سانسۆرکردن نییە ینی بۆ نمونە سانسۆرکردن و ڕێخستن دوشتی لێک جیاوازن کۆنتڕۆڵکردن و ڕێخستن دووشتی جیاوازن هەموو کۆنتڕۆڵکردنێک مەرجنێ بۆ ینی ڕێخستنێکی باشی لێ بکەوێتەوە بەڵام و هەموو ڕێخستنێکیش بریتی نییە لە کۆنتڕۆڵکردن ئێمە من هەموو جار ئەوە ئەڵێم ئێمە لەگەڵ کۆنتڕۆڵانی بەڵام ئەم فەوزایش ئەم پاشاگەردانیە کە من ناوێنێم فەوزا و پاشاگەردانی لە ژینگەی میدیای هەرێمی کوردستانە زیانەکانی زۆرتر بووە بۆمان یا قازانجەکانی کامی زیانی زۆرتمیان قازانجی بۆ چۆنی بەڕێزت مەسەلە ئێمە لە هەرێمی کوردستانە باسی ئازادی بکەین ئێمە ئازادیەکمان هەیە بەڵام ئازادیەکمان دروست کردو سەر لە نوێ پێویستم ئازادیش بە یاسا ڕێکخرێتەوە لە پێناو ئازادیەکە لە هەندێک ڕۆ لە ئازادیەکە ئێمە ئەوەندە ڕۆشتوین کە سیرەکەی بۆمان کۆنتڕۆڵ ینی بۆمان ڕێک ناخرێ لە هەندێک ڕووشەوە سیرەکەی ئازادیەکە یا سنووردارە یا بە ئاسانی مامەڵەی پێوە ئەکرێت و ڕێگری لێ ئەکرێت و ڕێگری پێدرێت لەبەرەوە ینی سەردەمی کۆنتڕۆڵ من پێم وایە کۆتایی هاتووە دوای گەشەی تەکنەلۆجیەوە دوای هاتنی سۆشیال میدیا و دوای ئەو کرانەوە ئینە باوەڕ ناکەم ئێمە وەکو جاران لە کۆنتڕۆڵ بترسین کۆنتڕۆڵی میدیایی چکە کۆنتڕۆڵی میدیایی کاتێک بووە لەژێر دەسەڵاتی حکوومەتەکان یا حیزبەکان نبووە لە دەرەوەی ئەوانە میدیایەکی تر نەبووە ئێستا هەر یەکە لە ماڵەوە لە گیرفان لە مۆبایلەکەمانە خاوەنی چەند ئەکاونتێکی نواتە خاوەنی چەند دەستگایەکی میدیایین کەواتە ئێمە ئەتوانم بڵێم سەردەمی کۆنتڕۆڵ نەک ئێمە تێمان پەڕاندووە لە عالەما سەردەمی کۆنتڕۆڵ تێپەڕیوە بەڵام ڕێکخستن بریتی نییە لە کۆنتڕۆڵ باشە بەس بە دیاریکرا و ئاماری کەرای ئێوە چەند کەناڵ هەیە لە کوردستانە ڕێخستنیان قورس نییە مەسەلەن کەناڵە فەرمیکە ئامارێکێ لەو بارەیە هیچ کاتێک ڕێکخستن قورس نییە ئێمە ئەگەر باسی ڕێکخستن کەین کە هەلەستە وەڵامی پرسیارەکە کاڵین کۆنتڕۆڵ هیچ وڵاتێک لە قیمەی دیموکراسی شابێت بەبێ ڕێکخستنی میدیایی
نەیهێشتۆ میدیا ئیش بکات میدیای ڕێکخستووە بە یاسا میدیا ڕێکخستووە بە ئۆرگان میدیای ڕێکخستووە بە سیستم ئازادی ئەو ئازادی کە ئێمە باسی ئەەکەین کە ئەبێ ئێمە ئازادی میدیایی بریتی بێ لەوەی ئێمە چی ئەڵێن بیڕێن و کێش کەناڵی هەیە بیت بە ئارەزوو خۆی هەر کەناڵێکیش لە گۆشەیەکەوە بە ئاراستەیە بکە ئەوە ئەو فەوزایی لێ دەرەکەوێتەوە کە ئێمە چاواشەکاری و سەر لێ شێوان و نائارامی و قەلەقیمان بۆ وەرگرد و بس کردووە ئەمە ئەوەی لێ ئەکەوتەوە کە ئێمە خاوەنی هەزار و ئەوەندە کەناڵی میدیایین لە هەرێمی کوردستانە زیاتر بە ڕۆژنامە و تیڤی و هەموو ئەوانەوە نزیک بۆتەوە لە هەزار بەڵام سێرەکەلەوە چ هزاریشی تێپەڕان بێ هەرچەندە لە بەپێی داتای سندیکا لە ماوەی ئەم قەیرانەی ئابوووریە نزیکەی 800 کەناڵی ڕاگەیاندن بە هەموو جۆرەکانەوە بەشێکی زۆریان ڕۆژنامە بوون یان گۆڤار بوون داخراون بەڵام لەوە ئێمە بەپێی داتای هەموو جار ئەڵێم وڵاتانی ئێمە ئەوروپیا بێ ئێمە چەند قاتی وڵاتێکی ئەوروپی ئێمە میدیامان هەیە بەڵام سیرەکەی هێشتا پرسەنەتەوەی و نیشتمانی و ئەرکە پەروەردەیەکانمان و پاراستنی کولتوری و ئەرکی کولتوری لەم هەرێما نەوەکو نەپارێزراوە بەڵکو بەرکەوتەش بۆ بە بابەتە میدیایەکان لەبەرەوە ڕێخستن مانای کۆنتترۆلگرتن ناگەێنێ و دەرهاویشتەکانی نەبوونی ڕێخستن هیچ کاتێک کەمترنی ئەتوانین بڵێن لە دەرهاویشتەکانی کۆنتترۆلکردنی میدیایی بەس وەکو ئێوەکو سندیکای ڕۆژنامەنووسان بۆ لێژنەکەی خۆتان بۆ نمونە ڕووماڵی یاخود مەسەرەن ئەو سەرپێچیانە تۆمار دەکەن پێشێلکارانە کە بەرامبەر بە ڕۆژنامەنووس دەکرێت بەڵام لایەنێکێ مەسەرەن ئەو سەرپێچی و پێشێلکارانی کە میدیا بەرامبەر بە کۆمەڵگە دەیکات تۆماری بکات خۆی ئێمە وەکو لیژنە بەڵێ سەرپێچیەکان تۆمارەکەن کە بەرامبەر بە ڕۆژنامەنووس سەکرێت بەڵام سەرپێچیەکان کە میدیا و ڕۆژنامەنووس بەرامبەری کۆمەڵگای ئەکات ئەبێ ئەوە بۆردێکی خۆی هەبێ و ئەوە ئەبێ یاسای خۆی بۆ دابدرێت یعنی یاسایەک هەیە کە تۆ مافی ڕۆژنامەنووسی چی پێشێلکاریە بەرامبەر مافی ڕۆژنامەنووس واتە بە یاسای ژمارە 35 هەرێمی کوردستان دیاری ئەوە کراوە کە چی پێشێلکاریە بەرامبەر بە ڕۆژنامەنووس ئەمە مادەم تۆ یاسایەکت هەیە کەواتە توانی بە دوواداچوونێک و ئەتوانی لێپێچینەوەیەک لەو پێشێلکاریانە بکەیت بەڵام لە هەرێمی کوردستانە یاسایەکی وەها گشتگیرمان نییە کە بۆ رادیۆ بۆ تەلەڤیزیۆن و بۆ ئەم جۆرانەی میدیا کە ئەو بەرکەوتانەی کە کۆمەڵگەوە ئەو پێشێلکاریانی کە میدیا بەرامبەر بە کولتور و بە فەرهەنگ و بە ناسنامەی تاکو و نیشتمان و نەتەوەیکە تۆ بێ بە دوواداچوون باشە هیچ دەسەڵاتێکی نییە سندیکا لەمڕۆ نە لە یاساکەی وەکو یاسای خۆی سندیکا ڕۆژنامەنووسان نە لە یاسای ڕۆژنامەگریش دەسەڵاتێک سەبارەت بە تۆمارکردنی پێشێلکاری میدیا بەرامبەر کۆمەڵگەنیەتی سندیکا لەوڕۆ بەزانی چی ئەوە ئیشی سندیکانە میدیا لە هەرێمی کوردستانە بە ڕاشکاوی پێت بڵم خاوەنی نییە نە سندیکا کراوە سەلاحێتی دراوەتی تۆ خاوەنی ئەم میدیا بە لە هەرێمی کوردستاندا یاسای بۆ ڕێکخە بە دوواداچوونی بۆ بکە لێپێچینەوەی بۆ بکە نە وەزارەتێکمان هەیە خاوەنی میدیا بێت و نە لە ناو پەرلەمانیش تا ئێستا مەسەرەن یاسایەکی بۆ شێوازەی دەرکردووەتوانی وێتی پرۆژه یاسایەکی وا بکات کە میدیای پێڕێخا لە هەرێمی کوردستانە و بۆردێک بەرپرسکاکەواتە میدیا مادەم لە دەرەوەی سیستمە حکومڕانیەکەیە واتە وەکو مؤسساتەکانی تری بواری پەروەردەی و ئەوانە بەرپرسێ ینی لە ناو سیستمە حکومڕانیەکە ئۆرگانێکی بۆ دانراوە و یاسای بۆ دانراوە لای حیشکردنی بۆ دانراوە خاوەنی نییە میدیا لە هەرێمی خاوەنی نییە سەرپێچەکانی میدیا تۆمار کە بەرامبەر بە هەیە ڕێکخراو هەیە سەرپێچیەکان کۆمەڵی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی وەکو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بەڵام وەکو لایەنی حکومی و یاساییەکە هەتاوەکو ئێستا هیچ وەزارەتێک ڕەنگە وەزارەتی ڕۆشنبیری لە هەندێک ڕۆلینکێکی هەبێ لە ڕووی مۆڵەت پێدانەوە بەوانە سندیکا وەکو داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان هەیەی بەڵام مؤسسەیەک نییە کە تۆ مەسەرەن وەزارەتێک نییە ئۆرگانێک نییە یاسایەک نییە کە دیاری ئەوەی کردبێت کە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەگەر لەم شتانە بەرکەوتەی کولتوریان کرد لێپێچینەوەیان لەگەڵاکرێ ئەوەیە بۆیە ئێمە بم بورە بە ئەوەشتەواکەم بۆیە دادوەری گشتی هەموو جارێ دێتە سەرخەت لەبەرەوە ئێمە شوێنێکی تر نییە بەرپرس بێ لەبەرەوە دادگای هینی دادوەری گشتیان داواکاری گشتی ببوورە ئەو دێت لە بری کۆمەڵگە چونکە ئەو مافیەوەیە لە بری کۆمەڵگە کاتێک کە زانێت کە کۆمەڵگە بەرکەوتەی هەیە لە بەرامبەر ئەو دەستگایەکە لە بەرامبەر کەناڵەکە ئەو دێسکاڵا تۆمارەکە ئەوە لە چیوە سەری گرتووە لە نەبوونی خاوەنداریەتێ و نەبوونی خاوەنێ چەترێ ئۆرگانێ یاسایە سیستمێ کە میدیا لە هەرێمی کوردستانە ڕێکخات. سپاس دەکەن دکتۆر سادق سەبارەت بە تاوانەکانی ڕاگەیاندن دیاتین ئەو تاوانەی کە ئێستا ئێمە لە میدیای کوردی دەیان بینین بەرامبەر بە کۆمەڵگا دەکرێت چین؟
ڕاستیا ئەرکی ڕاگەاندن ئێستا بە پێی هەموو ئەو لێکۆڵینەوانەی کە ئەنجامە درێ و ئەنجام درراوە بە پێی ڕاو سەرنجی پسپۆڕانی باری میدیا و ڕۆژنامەنووسان و ڕاگەاندنکاران ئێستا بە شێوەیەکی گشتی قسە لەسەرەوە کرێکە ڕاگەاندن بڵێن ئەرکێکی نەرێنی لە کۆمەڵگەیە ئەبینێەوە ئەمەش تەنا قسە نییە بەڵکو ئەمە کاردانەوەشی هەبەوە دواییش کاردانەوەکەی لەسەر کۆمەڵگە دەرکەوتووە تا ڕەهندە نەرێنیەکە و کاریگەریە نەرێنیەکەی دەرکەوتووە. ڕاگەیاندن لە هەموو دنیا بە یاسا ڕێگەخرێ و کۆمەڵێک بنەما و پرەنسیپن ئەم بنەما و پرەنسیپ و یاسایانە سێ ئاستی سەرەکیان هەیە یەکێکیان بنەما و پرەنسیپی نێودەوڵەتین یەکێکیان هی خودی وڵاتەکە خۆیەتی یەکێکیشیان ئەخلاقیەت و شەرەفی ڕۆژنامەگەری دامەزراوە میدیایەکەی هەموو ئەوانە بەیەکەوە ئەتوانن میدیاوا لێ بکەن کە ئەرکێکی ڕاستەقینە و ئەرکێکی باش بۆ کۆمەڵگە لە خزمەتی کۆمەڵگە ئەنجامدا کاتێک کە میدیا ئەو ئەرکە ئەنجام نادا پێچەوانەکەی دەبێتە تاوان. ئەگەر ئێمە نمونەیەک بێنینەوە سێرەکەی ئەمڕۆ ئێمە لە هەرێمی کوردستان میدیای بینراوی ئێمە بەبێ وەکو دکتۆراڵێ بەبێ ڕێخستنێکی میدیایی ناو کەناڵەکە خۆی بەپێ سەرپرشتیار و چاودێرێکی حیزبی و حکومی سێرەکەی بە ئارزوی خۆی هەموو جۆرە درامایەک فیلمێک گرتەیەک تەنانەت کاتی ڕووماڵی کوشتن و هەروەها ڕووداوە جیاوازەکانی تر زۆر گرتە و لەقتە پیشانەدا کە هەمویان تاوانە بەرامبەر بە کۆمەڵگە تاوانە تەنانەت بە خودی ئەو کەسەشکە ئاکرێ بۆ نمونە ئافرەتێک کچێک لە شوێنێک ئەکوژرێ میدیا بۆی نییە بە ئارزوو خۆی بە هەموو شێوەیەک و بە هەموو دیوێنێک بڵاوی کاتەوە بەڵکو ئەوە بە پێی پرەنسیپ ڕێک خراوە چۆن پیشان نەدرێ ڕەزامەندی شێوەرێگیرێ بە پێ لە چوارچەوەی یاسایە چۆن پیشاندرێ مناڵێک کە دێنە سەر شاشە ئەو مناڵە لە خوار تەمەنی باڵغ بوونی شەوەیە بە هەموو شێوەیە قسە ئەکا تێ نەگەێنراوە کە ئەبێت چی بڵێ کە ئەبێت چی نەڵێ تێ نەگەێنراوە لە کوێ ئەبێ بواسێ تێ نەگەێنراوە ئەو مناڵە کە دوایی میدیا وێنەکەی بڵاو ئەکاتەوە ئەو گەورە ئەبێ ئاستی هۆشیاری و معریفی بەرزە بێتەوە بەرپرسیاتێکی کۆمەڵایەتی ئەکەوێتە ئەستۆی لە کۆمەڵگە کاتێک سێری ئەو وێنانە ئەکاتەوە دوجار لێپرسینەوە بەرامبەر بە کێ بکە بەڵکو میدیا ئەبێ پێش ئەوە ئەو کارانە ڕێک بخا بۆ نمونە دیمەنە دڵخەراشەکان ئێستا لە میدیای ئێمەیە کۆمەڵێک فیلمی ئەکشنی تند و هەروەها فیلمی کۆمەڵایەتی تند بڵاوەکرێنەوە فیلمی کۆمەڵایەتی تند بریتین لەو فیلمانەی کە پێچەوانەی داب و نەریت و ئەخلاق و تەنانەت ئاین و نەریتی کۆمەڵگەی ئێمن کە زاناکان لە چلەکانەوە باسییان لەوە کردووە من نمونەتان بۆ دێنمەوە بۆ نمونە لە ئەمریکا کاتێک کە سەرەتای تەلەڤیزیۆن دەست پێەکە لە پەنجاکانەوە کۆنگرێز لە 57ەوە بە تایبەتی دێتە سەرخەت کە چۆن ئەم شاشانە کۆنتترۆل بکرێن ئەم فیلم و درامە ئەکشنانە بڵاو نەبێتەوە چونکە ڕێژەی کوشتن ڕێژەی کردن ڕێژەی لادانی کۆمەڵایەتی بەرز بووەتەوە بەڵام ئێستا لە هەرێمی کوردستانی ئێمەیە دەرگا و پەنجەرەکانی میدیای ئێمە کراوەیە هەر کەسێک بە ئارزوخۆی دێتە ژوورەوە پسپۆری بواری میدیاییان تیانە پسپۆری بواری دەرونیان تایە پسپۆری بواری کۆمەڵایەتیان تیانە ئەنجامەکەشی ئەوەیە کە لە دادگاکانی ئێمە بە سەدان کەیس هەیە کە هەمووی لاساییکردنەوەی ئەو درامانەیە کە لە فیلمەکانەوەیە ئەمە یەک دوو زۆر جار مەسەرن بۆ نمونە لە بۆنە سیاسیەکە و بۆسەی سیاسی داندێ سیاسێک لەگەڵ ڕۆژنامە نووسێکە قسەیەکەکە لە بینی خۆیانە ئەم دێ دەکاتە راپۆرتێک و بڵاوی ئەکاتەوە یان ئەکاونتێک کە هێزێکی سیاسی و فەرمی نییە سیاسێک بڵاوی ئەکاتەوە میدیاکان دێن گەورەیەکەن و بڵاویەکەنەوە و دوجار پشێوی سیاسی دروستەکەن ئەمەوێ ئەوە بڵێم کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی چەند یاسایەکمانەیە کە ئەتوانێت ئەو تاوانانە بەرزە بکایان کۆنتترۆلکە ئەوانیش گشتگیر نین لەبەر ئەوە زعف و لاوازی هەیە لە کۆنتترۆلکردنیانە کێشیان ئەو یاسایە کە باستان کرد یاسای کاری ڕۆژنامەگەری یاسای بۆ نمونە ڕێکخستنی بەکارێنانی ئامرازەکانی پەیوەندیکردنی ساڵی 2008 یاسای فرێکوێنس و سپیسی وەزارەتی ڕۆشنبیری کە ئەمانەش ناتوانن ئەو فەوزای ئەعلامیە زەبەلاحە کۆنتترۆل بکەن. بەڵێ سوپاس دەکەم داتەگرێن بەلای بەرزت دکتۆرە سەبارەت بە ڕۆڵی وەزارەتی ڕۆشنبیری چییە مەسەلەن ئەوی چ ڕۆڵێک نامینێ مەسەلەن بۆ
دەستنیشانکردنی ئەو تاوانێک کە ڕاگەاندن بەرامبەر بە کۆمەڵگە دەکات ئەخ لە لایە حەوکاری وەزارەتی ڕۆشنبیریە ئەو ینی نەکراوە بە خاوەنی میدیا لە هەرێمی کوردستان ئاخر بەزەوەنە بۆ ئەوەنە ئەزانکی خۆی میدیا کۆمەڵی خاوەن هەیە مەسەلەن بەشێکی لای وەزارەتی ناوخۆیە بەشێکی لای وەکو ڕۆژنامەنووس لای سندیکایە بەشێکی لای وەزارەتی ڕۆشنبیریە مۆڵەت پێدان و پارەوەرگرتنەکە بەشێکی مەسەلەن وەزارەتی گواستنەوە گەیاندنە لە ڕووی تەلەکۆمینیوکیشن و ئەوانەوە بەڵام ئەمانە هیچیان بۆ ڕێخستنی ناوەڕۆکی میدیانین هیچیان بۆ ڕێخستنی ئەرکوکاری میدیانین هەری هیچیان بۆ ڕێخستنی پۆلێنکردنی جۆرەکانی میدیانین لە هەرێمی کوردستان ئایا ئەمە میدیامان ئەبێن میدیای نیشتمانیمان هەبێ ئەبێ ڕاستە میدیای بازرگانیمان هەبێ بەڵام ئەبێ بە پرینسیپێکیش بکە کە خزمەت بە کولتور و فەرهەنگی کۆمەڵگە بکە هیچیان بەرپرس نین بەرامبەرەوەی کە ئێمە گەورەترین قەیرانی ئێمە کە ئێمە ئەڵێن درامای بیانی ڕێگر ئەخە تۆ چۆن ئەڵێ من درامای بیانی ڕێگرەکەم لە کاتێکا تۆ خۆت ئەوەندە بەرهەمت نییە ناوخوا کە وەرگرەکانت تێرکەیت و وەرگرەکانت سەیری بەرهەمە ناوخۆیەکانت کەن کۆمەڵێ بەرهەمی ناوخۆی و لاوازت هەیە لە هەرێماکە لەوە چ لە دوکانێکا لە بازاڕا بەرهەمێت و سیدی بە 1000 دینارە فرۆشێت و گاڵتەوگە پەکات و پاساو بۆی کە میدیا مەسەلەن درامای زۆر نەشیا و پێشکەش بکە لە کاتێکە ئێمە ئەگەر بەرهەمی ناوخۆیمان نەبێ ئەزان چی من هیچ پاساوێک نادەم بەوەی میدیا بەڵام ئەم میدیایە ئامرازێکە بەدەستی ئەم وڵاتەوە ئەم وڵاتە ئەگەر بیوێ هەموو شتێک ڕێکە خات حکومت ئەگەر بیوێ دەسەڵات ئەگەر بیوێ پەرلەمان ئەگەر بیوێ ئەتوانێت ڕێکی ئەم جارێ تۆ کاتێک ئەڵێ من بەرهەمی دەرەوە نایەنم جارێ بێ خۆت بەرهەمی ناوخۆی بەرهەمت تێ نابێت مەسەلەن ئێران ناتوانێت بڵێ من ناتوانم بەرهەمی دەرەوە نام تورکیا ئەتوانێت من ناڵم بەرهەمی دەرەوە ڕێگریەکەم ئەمریکا ئەتوانێت بەریتانیا ئەتوانێت لەبەرەوەی بەرهەمی ناوخۆیی هەیە بەشی هاوڵاتیەکانی و ئەتوانێت ئەگەر پێویستی بە بەرهەمی دەرەوەش بوو هەڵبژاردن کا لە نێوان بەرهەمەکانی دەرەوە تۆ وەرگریەکەت هەیە زۆرینەی کاتەکانی فەراغە لەم هەرێمە زۆرینەی خەڵک بێ ئیشە و بێکارە لە وڵاتەکە ڕێژەیەکی خەڵک فەرمانبەرە 4-5 ساعت 6 ساعت دەوامەکات و بەشەکەی تری لە ماڵەوە لەم فەراغی خەڵکا و لەم قەیران و ململانێ و ئاڵۆزی ژینگەی کە ئێمە تەمەنمان هەموو بەشێکی زۆری هەر بە ململانێ و ناخۆشی ڕۆشتووە خەڵکێکە دروست کردو ئەم خەڵکە پێویستی بە پشخۆئەرکی میدیا بەس بریتینە لە زانیاریدان خەڵک میدیا بەکارێنێ بۆ حەوانەوە خەڵک میدیا بەکارێنێ بۆ کات بەسەربردن بۆ پشوو بۆ تەمەتۆعکردن بە هەندێ لە بوارەکانەوە لەبەرەوە ئەمە تۆ بێن پێداویستی وەرگر دابینکە یعنی لە وڵاتانە کە جۆری میدیای خزمەت گوزاری گشتی کە ئێمە پێڵێن میدیای نیشتمانی تاک مافی هەیە وەکو حکومت چۆن ئاو کارەبا و قوتابخانە و ئەوانەی جادە و ڕێگەوبانی بۆ نەخۆشخانەی بۆ ئەباتەوە خەڵک مافی هەیە کە حکومت میدیایەکی نیشتمانی بۆ دابین کە پێداویستیەکانی فەرهەنگی و ڕۆشنبیری و کولتوری و پەروەردەی و معریفی بۆ دابین بکرێ خەڵگانی مافی خەڵکە چووکە مە پێداویستیەکی تاکە تاک پێداویستی بە معریفە هەیە کە تۆ سەرچاوەیەکی جوان ئۆرگانێکی معریفی باشت بۆ بەرهەم نێنە ناتوانانی محکومی بکەی بەوەی کە لە دەرەوە نەوێ بەڵێ من ئەڵێم نابێ ئێمە ڕێگە بدەین بەرهەمی بیانی بێتە ناوە ئەگەر ئەبێ لە وڵاتە هەناردە و هاوردەی میدیاش ینی چاودێری بکرێ تۆ ئێمە هەناردەمان نییە هاوردەمان هەیە کە ئەمە کارەساتە لە کاریگەری میدیا ئەڵێ ئەو وڵاتانەی کە خۆیان هەناردەیان نییە و لەژێر کاریگەری هاوردەی بەرهەمی میدیایان ئەوە وڵاتێکن کە فەرهەنگ و ناسنام و کولتوریان بە بەردەوامی لە هەڵوەشان و سڕینەوە و نەمانایە ئێمە لەژێر گەورەترین مەترسی قەیرانی دواتر دەگەڕێم وڵای بەرز ناوبڕێکمان هەیە بەڵەمی نێرانی بەرز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەت گوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە
ئاهەنگی خۆشترین تاموبوون دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک. تەنها ئالین. ئالین، هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە و پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز. دکتۆرە بەڕێز باس لە مەترسیێنانی بەرهەمی میدیای دەرەکی بۆ کوردستان بە کورتی بۆ دەستین و لای دکتۆریش بەس بە کورتی مەترسیەکانی چین مەسەرەن چ لە ڕووی کۆمەڵات چ لە ڕووی سیاسی و ڕووی فەرەنگی و پەروەردەی شەو لەسەر هەرێمی کوردستان خۆی وڵاتانی پێشکەوت و ئاعتیمادی میدیاییان بە کەمتر لە مەترسی نابینن لە ئاعتیمادی ئابووری و کاڵای شتومەکی تریان. واتە چۆن وڵاتانی پێشکەوت و ئیش ئەکەن کە ئاعتیمادی ئابووریان لەسەر وڵاتانی تر نەبێ و ئاعتیمادی پیشەسازی و بەروبوومی پیشەسازی و کاڵایان لەسەر وڵاتانی تر نەبێ و خۆیان بەرهەمی بێن و خۆیان پێگەیان هەبێت لە بازاڕی کاڵا. ئاواژ لە ئاعتیمادی میدیا لە مەترسیەکانی ئاعتیمادی میدیایی ئەترسن. واتە ئێمە چەندێک پشت بە بەرهەمی دەرەکی ئەبەستین. ینی ئێستا ئێمە ئەگەر توێژینەوەیەک بکەین زانین ناوەڕۆکی بەرهەمە میدیایەکانمان لە سەدا چەندی هەرێمی کوردستانە کە ئێمە ناڵێن کە میدیای کوردی میدیای کوردی بە فیلمی کۆری و بە گۆرانی تورکی و بە میوزیکی ئەوروپی کامەیە ئەمە پێ ئەوترێ میدیای کوردی بەڕاستی. ئێمە ڕێژەیەکی زۆری بەرهەمەکانمان بە تایبەتی بەرهەمە کات بەسەربەر و دراما و ئەفلام کارتۆن و ئەو بابەتانە کە ئەمانە ڕۆڵیان هەیە لە بنیاتی تاکو و لە بنیاتی کۆمەڵگە و لە گەشەی کۆمەڵایەتی و لەوانە تۆ ئەمانەت لە دەرەوە بۆ دێ هەواڵ و ئەوانە مەعریف و زانیاری ئەدا بەتاک. ئەم بابەتانە کە ئێستاوەکو ئامرازێک لە جیهانە بۆ گەشە پێدانی کۆمەڵایەتی سەرکەوتوترین ئامراز درامایە کە گۆڕانکاری لە کۆمەلگاکانە پێەکەن ئەو وڵاتانەی کە ئاراستیانەکەن و مەبەستیانە گۆڕانکاری لە کۆمەلگاکانی ترا بکەن. تۆ ئەم ئامرازە خەتەرەی کە ئیش ئەکا لە پێکدانی ناسنامە و بنیادی تاکە ئاعتیمادی میدیاکەت لەسەر دەرەوەی بەرهەمێک کە لە دەرەوە بەرهەمیت بۆ تۆ بەرهەم نەهاتووە هیچ کاتێ خزمەت بە کولتور و بە فەرهەنگ و بە ناسنامە و بە پەروەردەی تاکی کۆمەڵگەی تۆ ناکات. لەبەرەوە میدیا لە وڵاتانە کە ئەڵێ میدیای نیشتمانی و بەرهەمی ناوخۆیی ئەم بەرهەمە ناوخۆییە وەکو چۆن تۆ بابەتی پەروەردەی بۆ نمونە تۆ ئێستا مناڵێکی کورد لە قوتابخانەیەکی کوردیە بە پەروەردەیەکی جیاوازە لە مناڵێک لە ئەمریکا بە پەروەردەیەکی ونەکەیت کە ئەو تاکێک بۆ ئەمریکا پەروەردەیەکە تۆ لە قوتابخانە کوردیەکە تا تاکێک بۆ کوردستان پەروەردەیەکەی دەکەواتە بێ میدیاش ناوەڕۆکی بەرهەمە میدیایەکانیشت بە شێوازێک ڕێکپەی تاکێکت بۆ کۆمەلگە بۆ دروستکە. ئێمە ناوەڕۆکی بەرهەمە میدیایەکانمان فیلمێک بە کۆریمان پێ ئەمان کا بە کۆری تاکێکی کۆری دروستەکە فیلمێک تاکێکی تورکی دروستەکە فیلمێک تاکێکی ئێرانی دروستەکە چونکە ئەمانە ناسنامەی مرۆڤ ئەگۆڕن ئەتوان ناسنامەی کولتوری میدیا بە ئاسانی ئەتوانێت ناسنامەی کولتوری تاک بگۆڕێت. ناسنامەی کولتوری زمانە ئاینە نەتەوەیە فەرهەنگە هونەرە هەموو ئەم شتانەیە. لەبەر ئەوە مەترسی بەرهەمی دەرەوە کاریگەری مەترسی ناسنامەی کولتوریە کە ئێمە تاگواتە ناسنامەی کولتوری من چی لەبەرەکەم چۆن بیرەکەم و هەڵسو کەوتەکەم ڕەفتارەکەم ئاینم چێ ئینتیمان بۆ کێ هەیە کێم خۆشەوێ ئەمە ناسنامەی کولتوریە. دێ ئەمانە هەموو لە بەردەم میدیا و بە تایبەتی دراما و بەرهەمی کات بەسەربەرە بە ئاسانی شفتیان پێکرێت گۆڕانکاری. سپاس دەکەم دکتۆر سادق سەبارەت بۆی کە چەندە پێویستمان بە ئازادی هەیە چەندە پێویستیشمان پێدوای ئەوەندەش پێویستمان بە ڕەچاوکردنی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی و پەروەردەی و کللتوری هەیە لە میدیادا؟ بە دڵنیاییەوە خۆی ئازادی ڕۆژنامەگەری ئازادیێکە ڕەهانیەوە لە شوێنێکی دنیاژ ئازادی مطلق و ڕەهانیە چونکە دوجار میدیا
بەرپرسە بەرامبەر بە کۆمەڵگە و بە تاکەکانی کۆمەڵگە بە بەرامبەر بە ئاراستەکانیان، خواستیان، دابوونەریتیان، عادات و تەقالیدیان، ئاینیان، کولتوریان بەرامبەر بە هەموو بابەتانە بەرپرسە. کاتێک ئێمە باس لە ئازادی ڕۆژنامەگەری و ڕاگەیاندن دەکەین، بە دڵنیاییەوە باس لەو ئازادیە لە چوارچێوەی یاسا و کاری ڕاگەیاندن ناکەین، واتە لە چوارچایی شەرەفی ڕۆژنامە نووسی، ئەخلاقی ڕۆژنامەگەری، ئێتیکی ڕاگەیاندن و هەروە یاساکانی باری ڕاگەیاندن نەکەین. بە پێچەوانەوە ئەوە کاریگەری نەرێنیەوە دەبێتە فەوزا کاتێککە ئێمە لە دەرەوەی یاسا و ئەخلاقیاتی کاری ڕۆژنامەگەریەوە قسە لەسەر ئازادی بکەین و پێمان وا بێکە ڕۆژنامەنووس ئەبێ سنووری ئازادی خۆی بۆ خۆی دیاری بکە و پێمان وا بێکە دامەزراوەیەکی میدیایی سنووری ئازادی پێویستە خۆی بۆ خۆی دیاری بکە. لەی شوێنێکی دنیاوانیە ئەگەر ئەوەش تەنانەت لە تیۆری لیبرالی و لە هەندێک وڵاتی شاهەیە بە دڵنیایەوە کێشەی دروست کردەوەکو دانیمارکە لە چوارچێوەی ئازادیەکی ڕەهای میدیاییە خۆمان ئەزانین کە چەند کێشەی بۆ خودی ئەو وڵاتە و تەنانەت بۆ وڵاتانی تریش دروست کرد، کێشە و ئاژاوەی ئیتنی، ئاینی، مەزەبی، سیاسی، ئابووری لەسەر تاسەری جیهانیان دروست کرد. لە زۆرێک لە وڵاتانی تریش کەم و زۆر هەیە، بەڵام ئازادی ڕۆژنامە پێویستە لە چوارچەوەی ئەخلاقی کاری ڕۆژنامەگەریە. بەڵام یەک تعلیقمەیە لەسەر مەسلەی دراما و هێنانی دراما. بە دڵنیاییەوە من لەگەڵ ئەوام کە ئێمە بەرهەمی ناخۆییمان نییە و لەبەر ئەوە پێویستەکە کە بەرهەمی دەرەکی هەبێ، بەڵام جۆری ئەو بەرهەمی دەرەکیە گرنگە بەداخەوە لە چوارچێوەی ئەجێندا ستینگا، لە چوارچێوەی بەرنامەی کارنامەی هەندێک میدیای تایبەت، سیاسەتی کارکردنی هەندێک میدیای تایبەت هەر بە تایبەت هەندێک دراما ئەهێنن کە زۆر دوورن لە دابوونەریتی کۆمەڵگەی ئێمەوە. خۆ ئەوانە ئەتوانن درامایەکی تربێنن لەگەڵ دابوونەریتی کۆمەڵگەی ئێمە یا بگونجێ و پارەی کەمتریشی تێبچێ بۆ کۆمەڵگەی ئێمەش باشتر بێ و بینەریشی زۆرتر بێ. بەڵام بۆچی من ئێستا لە ماڵی خۆمان ناتوانم یەک سەعات لەگەڵ خێزانەکەمان لە هیچ کەناڵێکەوە دانیشم ترسم لە گرتەیەکی ڤیددیۆیی نەبێ؟ ئەمەیە مەترسیەکە بۆ سەر کۆمەڵگەی ئێمە. بۆیە هێنانی درامای بیانی، بەرهەمی بیانی لە هەموو بارەکاندا بۆ بواری سەرگەرمکردن کارێکی دروستەوە لە هەموو دنیاشە هەیە. بۆ نمونە ئێستا هۆلیۆد و داڵاز لە سەدا 60 میدیای فەڕەنسی داگیر کردووە کە ئێستا یەکێک لەو وڵاتانەی کە لە زەمەنی ئاولەمەیەکە بەدەستیەوە ئەناڵێنێ خودی وڵاتە ئەوروپیەکانن لەوە ترسن کە هەژمۆنی وڵاتێک لە ڕێی کولتوری و نەریت و فەرهەنگیەوە زاڵ بێ بەسەریانە. بۆیە ئەو ئازادیە پێویستە بەرزەف بکرێ، بەڵام بە شێوەیەکی یاسایی. بەڵێ پێ دوای ئێستا چەندە زیادبوونی مەسەلەن ڕێژوی جیاببوونەوە، خیانەتی هاوسەرگیری و تاوانە کۆمەڵایەتەکانی تریش چەندە پەیوەندی بەو درامانەوەی درامە دەرەکیان پێ دوای ڕۆڵی هەرە سەرەکی دەگەرن لە مرۆوە؟ بەپێی توێژینەوە نەک بەپێی ینی قسەیەکی بڵێن هەروە نازانستی بێ کە لەو ماوەیە ئەنجاممانداوە. خۆشم یەکێک بووم لەوانەی کە بەڕاستی باسم لە ڕێژەی تەلاق کرد لە 2010 تا 2007 و پێشتریش لە هەرێمی کوردستان لە شارێک لە پارێزگاکانی دهۆک و هەولێر و سلێمانی ڕێژەی تەلاق لەگەڵ ئەوەی کۆمەڵک یاسای پێوەست بەو بابەتە و ڕێخستنی خێزانی هەبووە، بەڵام بەرز بووەتەوە. کاتێکیش کە باسمان لە هۆکارەکانی کردووە لە زاری خودی ئەوانەی کە تووشی جیاببوونەوە بوون و لێکترازانی خێزانی بوون، هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە بۆ ئامرازەکانی پەیوەندیکردن. پێشتر پەیوەندیکردنەکان جۆرا، بەڵام ئێستا سۆشیال میدیا، میدیای ئەلکترۆنی و هەموو جۆرەکانی سۆشیال میدیا و هەروە کەناڵە تەلەڤیزیۆنەکان، دراماکان و سیرکردنیان و دوجار لاساییکردنەوەیان لە لایەن هاوڵاتیانەوە و تاکەکانی کۆمەڵگەوە دەگەنە ئەوەی کە ڕێژەی تەلاق بێتەوە. بۆ نمونە ئەگەر پارێزگای دهۆک وەرگرین لە 2010 تا 2007 هیچ ساڵێک نەبووە ڕێژەی تەلاق بەرەو نزم بوونەوە بڕوە، هەتا ئێستا هەر بەرەو هەڵکشانە ڕواواتە بەرەو زیاد بوون ئەڕوا کە ئەمە مەترسی بۆ سەر کۆمەڵگە دروست کردووە. نمونەی وامان لایە کە دوای 4 ڕۆژ هاوسەرگیری تووشی لێک جیاببوونەوە بوون، کاتێکیش کە باز لە هۆکارەکەیەکەی هۆکاری سەرەکی میدیایە و خراپ بەکارهێنانی میدیایە. چونکە میدیا دوو ئاراستەی هەیە، یەکێکیان خودی ئەو ئەرکەیە کە میدیا ئەنجامەیە، ئەو بەرنامە و دراما و فیلم و
هەموو ئەو زانیاری و هەواڵانەیە کە میدیا بڵاویە کاتەوە لەلایەکی تریشەوە ناهۆشیاری تاکی کۆمەڵگەی ئێمە بۆ چۆنیەتی باش بەکارهێنانی میدیا دەبێتە هۆی ئەوەی کە سەیری درامایەکەکە دوجار بەخۆی نازانێت لە ڕۆگەی تیۆریە جۆرا و جۆرەکانی میدیا و کاریگەری لەسەردانێ و تووشی حاڵەتێکی دەرونی خراپە بێت و دوجار سەرێک کێشێ بۆ جیابوونەوە و لێکترازانی خێزانی بۆیە زۆرێک بە پێی توێژینەوەکان ڕێژەی هەرە زۆری ئەو هۆکارانەی کە بوونەتە هۆی لێکترازانی خێزانی ئەمڕۆ میدیایە. بەڵ سپاس دەکەم دکتۆرە پێشتر بەرەزوتت دەسەڵات ناوێ میدیا ڕێک بخرێت پێ دوایە سیاستێک بۆی کە خەڵک مەشغوڵ بکرێ بە کۆمەڵێکشتی لاوەکیەوە مەسەرەن بابەتە سیارەکانیشان لەبیر بچێتەوە؟ من ببوورەوە بزانام نازانم بەو شێوت پێتم کە جەنابەوە من باس تەنها لە دەسەڵات ناکەم کەس نایوێ میدیا ڕێک بخرێ لەم هەرێمە. یعنی ئێمە ئێستا باسی جەنابێت و مامۆستاش دکتۆرش باسی ئازادی کرد. ئێمە ئێستا پێویستمان بە باسی ئازادی نیە، هێندەیەوەی پێویستمان بە باسی ڕێخستنی ئەم ئازادی هەیە لە هەرێمی کوردستانە. دەسەڵات بریتی نیە لە یەکلایەن دەسەڵات بریتە ئێمە لە ناو هەرێمی کوردستانە. بەڵام دەبینی مەسەلا ئەو میدیانە مەسەرەن بە پارەی خەڵک دەعام دەکرێن مەسەرەن بە پارەیەکی خەیاڵی مەسەلەن درامای بیانی دەکردن و دێن پێشکەشیم کۆمەڵگایە دەکەنەوە. ئەوە من لەگە ئەوە بەڵێ ینی لەو بودجەی لە هینا هەیە بەڵام ئێمە ئەیکیتر هەیە لە خەمی میدیا بێ. ئێمە وەکو پسپۆڕان 10 ساڵە 15 ساڵە 20 ساڵە ڕۆژانە کەناڵێکی میدیایی نییە یەکێ لە بەرنامەکانی باسی میدیانە بێ. خەمی پرۆژە هەیە خەمی چی هەیە بەڵام کام لایەن ئێمە هەر کە ئەڵێن دەسەڵات لەوانەیە ئەمە هەموو جارە خەیاڵمان بۆ حکوومەتێ بچێکە لەسەر بەڵێ ئەرکی حکوومەتە بەڵێ ئەرکی پەرلەمانە بەڵام هەز ناکەم ئەم خەمە لە لای زۆر لە پارتە سیاسیەکانی ژەبێ ئێمەوەتانە ئێستا لە کاتێکی زۆر باشە کاتی دروستکردنی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە چ پارتێکی سیاسی ئەوەندەی ئێمە لە کەناڵەکانی و لە شوێنەکانی و قسەمان بۆ کردو و کۆڕمان بۆ کردون و سیمینارمان بۆ کردوون و ڕاوێژمان بۆ کردوون و تومانە میدیا بۆ بە مەترسی لە هەرێمی کوردستانە چ پارتێکی سیاسی کوێ هاتوۆتە پێشەوە بڵێ من ئەمەوێ میدیا ڕێکخەم لایحەی چ هەڵبژاردنێ هیچ حیزبێک چ پارتێک خەمی میدیای لە پێشەوە کەواتە خەمەکە تەنها یەک لایەن نییە من قەت نایدەم بەسەر لایەنێکە ڕاستە حکوومەت وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش پێک دێ لە کۆمەڵی پارتی سیاسی ئایا کام لەم پارتانە ئێمەوە تا وەکو ئەکادمی وەکو پسپۆڕەکان من پرۆژەشم هەیەەوە تا ئێستا کتێبێکیشم بەڕێوە ئیشەڵا لەسەر کێشەکانی میدیا لە هەرێمی کوردستانە و لەم ڕۆژانە ئیشەڵا چابەکرێ دەڕوان ئەمانە هەموو تەشخیصی هەموو بەجێبەجێکردنە بەڵێ بۆ نمونێ میدیامینی فیلمی زۆر بەدڕەوشتی پەخش کردووە لە کاتێکە نەداواکاری گشتی مەسەرەن لێپرسینە کەس لێپرسینەوەی دەکات خۆی ئەزانم یعنی کە تۆ شتێ خاوەنی نەبوو کە چترێ کۆی نەکردەوە کە یاسایەک نەبوو بۆ نمونە ئێمە لە کاتی جەنگی داعشا من کە هەستم کرد ئێمە هەموو کەناڵەکانمان خەریکە خزمەت بە میدیای داعشەکات بە تایبەتی زۆر لە سایت هەندێک لە سایتەکان پەیوەندیم بە دووسێ شوێنەوە کرد هیچیان وتیان وەڵاهی نەیاسامان لە بەردەستایە دایان خەین یەک لایەنی مؤسساتی تر ئەوێ ئێمە سەلاحێتی ئەوەمان لەو ڕوانگەی کە پەخشی ڕاستە خۆیان دەکرد خزمەتیان بە هەندی هەواڵی داعشیان بڵاوە کردەوە پەخشی ڕاستە و خۆیانە کرد کۆمەڵی لەوانە مەبەستم لە چییە کە تۆ یاسات لە بەردەستان نەبوو کە تۆ چەترێک نەبوو کە تۆ مؤسسەیەک نەبوو کە تۆ بەرپر بۆ نمونە ئێستا وەزارەتی پەروەردە وەزیرێکی هەیە وەرە چوار سکاڵا و کەمپین و ڕەخنە لە وەزارەتی پەروەردە بگرێ ئەم وەزیرە دێتە دەنگ ئەڵێم باسی منە مەوزوعان بەڵام وەرە تا ئێوارەیە مەخسە لەسەر میدیاکەن کێ هەیە بڵێ وەڵاو جنێ ئەو قسانە بە منەوتێ لەبەرەوە خاوەنی نییە ئەم میدیایە مشکلەکەی ئەوەیە ئەبێ بە هەمومانەوە بە هەموو پارتەکانەوە کە ئەوانەی ئێستا دانیشتون و ئەوەی کە داوای پشکەکە ئەوەی داوای کورسیەکە ئەوەی داوای معارەزە بوونەکە بە معارەزە و نامعارەزەوە ئەگەر ئەیانەوێ ئەم ژینگە چاکەن ئەبێ خەمی هەمویان بێ خەمی هەمویان بێ بڵێن ئێمە هیچ نەبێ بە ئەم میدیای بخینە ناو سیستمە حکومڕانیەکە و دوجار بتوان ڕێخستنی بەس ئەوەی کە وەکو میدیای سێبەر چەند ئێستا زیادبوونی هەیەمێنە میدیای سێبەر مەترسیە لەسەر کۆمەڵگە مەس لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی من ئەڵێم لە وتارێکیشمە ئەوەم نووسیوە میدیای حیزبی نەیهێژ میدیای ئەهلی گەشە بکات و بێتە ساحەکە و ڕەنگە هەندێکشی خەلەلی خۆی میدیای بەڵام میدیای سێبەر شفت بە میدیای حیزبیەکە و ئەو کاتە ئێمە من هەموو جار وتومە بە ئەو شوێنانەیە کە دەستیشم پیان گەشت بێ وتومە میدیا ڕێک خەنتا لای حیزبەکانە چکە لای حیزبەکان باشتر ئەزانی کێ خاوەنی ئەم میدیایە فۆزای ناوەتەوە بەڵام کە میدیا لە لای حیزب نەما و چوە لای دەم و چاو نادیار و سێبەر ئەو کاتە ڕێخستنی میدیا چەند قات قورسە بێ و بە تەکیدیش ئێستا میدیای حیزبی بەرەو شفتە ڕوە و میدیای سێبەر هاتۆ شفتی پێکات و ئەوێت میدیای سێبەر کۆنتترۆلی ساحەکە
ڕێخستنی میدیا لە سەردەمی میدیای سێبەرات چەند قاتی ئێستا کە میدیا لە لای حیزبەکانە قورسترە سپاس دەکەم دکتۆر سادق سەبارەت بەوەی کە هۆشیاری چەندە پێویستمان بە هۆشیاری هەیە هۆشیاری مەسەلەن خەڵک بەرامبەر بە میدیا و بەرهەمە میدیایەکان بە کورتی بێ سپاس دەکەم. من سرەتا حەزەکەمەوە بڵێم بەڕاستی نایەکسانی هەیە لەلایەن لایەنە پەیوەندیدەکان و دەسەڵاتەوە لە چۆنەتی مامەڵەکردن لە دامەزراوەکانی میدیا هەرو پرسیارێک کە لە دکتۆرە کرد. بۆ نمونە کەناڵێک کە هەموو کەس ئەزانێەوە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو کە شتێک بڵاوکاتەوە گردەیەک فلیمێک شتێک بڵاوکاتەوە کە لە 100 پێچەوانی دابوو نەریتی کۆمەڵگەیە بەپێی یاساکانی بواری ڕاگەیاندن یاسای کاری ڕۆژنامەگەری بێ یاسای ساڵی 2010 خراپ بەکارهێنانی ئامرازەکانی پەیوەندیکردن بێ و هەروەها یاسای چۆنەتی دەستڕاگەشتنی بەسەر چاوەکان زاری ئەوە وەکو بابەتێک کە پێچەوانی ئاسایشینەتەوەیە ئاساشی کۆمەڵایەتیە لە ڕاستای بێت لێ پێچینەوەی لەگەڵا بکرێت کە ناکرێ بەڵام لەوانەیە کەناڵێکی تر ئەگەر هەڵەیەک بکە هەڵەکەش ئاستێکی ینی هەڵەیەکی بچووکیش بێ لێ پرچینەوەی لەگەڵا بڵێ تەنانەت خودی ڕۆژنامە نووسەکانی ئێستا بۆ نمونە ئەگەر پێرس کۆنفرانسێک بکرێت لە هەرێمی کوردستان خودی لەوانەیە بەرپرسەکە خۆی دەستنیشانی بکە کە چه ڕۆژنامە نووسێک حاضر بێ و کێ حاضر نەبێ چ کەناڵێک حاضر بێ و کێ حاضر نەبێ و هیچ کاتێک کار بە یاسایی کاری ڕۆژنامەگەری ناکرێت کە ئەبێ بە پێی یاسا ڕێک بخرێکە ئازادی هەبێ بە شێوەیەکی یەکسان وەڵامەکەی جەنابەت لە ڕاستیە سەبارەت بە هۆشیاری دیارە میدیا وەکو پێم وتی هەواڵ و زانیاری بابەتی جیاواز پرۆگرامی جیاواز درامای جیاواز فیلمی جیاواز بڵاوکاتەوە رادیۆ بەرنامەی جیاوازی هەیە و ڕۆژنامەکانیش و گۆڤارەکانیش بە چەندین ڕۆژنامە و گۆڤارمانەیە کە ڕۆژانە بابەتی جیاواز بڵاوەکەنەوە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئاستی هۆشیاری بەکاربەرە لە ڕاستیە ئەوە فاکتەرێکی سەرەکیە بۆ ئەوەی یەکەم بزانێت کە چ جۆرە میدیایەک و چ جۆرە خۆراکێکی معریفی هۆشیاری بەدەستبێنێ لەلایەن ئامرازەکانی ڕاگەیاندنەوە و چۆن مامەڵە لەگەڵ دامەزراوەکانی میدیایە بکە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر سادق سەرگەتی مامۆسای زانکۆ کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروە دکتۆر نەزاکەت حوسێن سکرتێری لیژنەی داکۆکی نەمافی ڕۆژنامەنووسان لە سەرکیای ڕۆژنامەنووسان کە دەستەوەی سەرەکی لەگەڵمان بووی. سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە فاتەمە.